لە تۆپی پێدا چێژی برنەوە هەیە دۆڕانی شەیە بەرامبەری بەڵام لە دۆڕان ناخۆشتر پێکانی ئەستێرەی یانەکەتە دوێنێ شەو ڕیال مەدرید سێ خاڵی گرنگی بەدەسێنا بەڵام لە بەرامبەردا تام و چێژی سەرکەوتنیان نەکرد یاریزانەکانی ڕیال مەدرید بەهۆی پێکانی کارڤەخاڵ کە ڕەنگە ئەم وەرزە کۆتایی پێهات بێ بۆ ئەو ئێرمی پینۆی یاریزانی یانەی ڤیاڕیالی تەمەن 21 ساڵ ئەو یاریزانێکەوە دوێنێ شەو بەرامبەر کارڤەخاڵ بەریەکەوتن و کارڤەخاڵی تووشی پێکانی بەستەری ئەژنۆی کرد هەمان یاریزان لە هەفتەی ڕابردوو تێشتێگنی گۆڵپارێزی یانەی بەرشلۆنەی جەرگ سوتاو کرد ئەمڕۆ مانچستەر یونایتد بەرامبەر ئەستۆن ڤیلا یاری دەکات ئیدارەی شەیتانە سوورەکان بە تینهاجان ڕاگەیاندووە کە ئەگەر ئەمڕۆ سەرکەوتن بەدەست نەهێنێت ئەوە ڕەنگە نەهێڵن بە پاسی یانەکە بگەڕێتەوە مانچستەر یونایتد دوێنێ لە ناو یاریگای فەڕەنسۆ هەرێری یانەی قەڵەو منارە میوانداری یانەی زەوڕای کرد لە خولی ئەستێرەکانی عراق یانێ هەولێر یاریەکی زۆر جوانی پیشانی هاندەراندا و دوای یاریەکەش سەمیر بابۆ ڕاهێنەری یانەی هەولێر گوتی بەڕاستی ئێمە شایەنی برنەوە بووین ئەوەی ئەمساڵ لە یانەی هەولێر هەستی پێدەکرێت سەرڕای گۆڕینی چەندینی یاریزان و هێنانی یاریزانی پیشەگەر واروها گۆڕینی ڕاهێنەر و ئێستاکە بە هەبوونی سەمیر بابۆ واروها ئیدارەیەکی نوێی یانەی هەولێر بە تەواوەتی جۆش و خڕۆش گەڕاوەتەوە نێو هاندەرانی یانەی هەولێر